ڕژیمی ئیسلامی ئێران و درێژەی پیلانگێڕی لە نەغەدا ورمێ و مەهاباد. ڕژیمی ئیسلامی ئێران و بەکرێگیراوانی کۆنەپەرستانی مەحەلی و دەست و پەیوەندەکانی بە ئامانجی ناکۆکینانەوە لە ناو خەڵکدا دەستیان داوەتە کایەکی پیلانگێڕانە و مەترسیدار لە ناوچە کورد و تورک نشینەکان. چەند هەفتە لەمەوبەر لە شاری نەغەدا، شارێک کە بۆ سەدان ساڵ شاری کورد و تورک نشین بووە، بە کوشتن و بریندارکردنی چەند هاوڵاتی، تاڵانکردنی دوکانی کوردەکان و بە پشتیوانی ڕاستە و خۆی هێزە لیباس شەخسی و نیزامیەکانی حکوومەت هەوڵیاندا شەڕی کورد و تورک لەم شارە وەڕێ بخنکە بەخۆشێوە بە خاتری وشیاری و هەستی بەرپرسایەتی بەشێک لە دانیشتوانی کورد و تورک ئەم پیلانگێڕیە پوچەڵ بووە و پارچەند ڕۆژمانگرتن و داخرانی دوکان و کەسب و کارەکان لەلایەن کوردەکانەوە کەش و هەوای شار تا ڕادەیەک ئاسایی بووە. لە ئێستادا لە شاری ورمێ کە بۆ ماوەیەکی یەکجار زۆر شاری هاوبەشی ئەرمەنی، کورد، تورک، ئاسووری و زەردەشتەکان بووە، هێرشیان کردوتە سەر گۆڕستانی کوردەکان و ژمارەیەک لە بەردی سەر قەبری کوردە گیانبەخت کردوەکانیان شکاندووە. هاوشێوەی ئەم حرەکاتەیان لە مەهابادیش دووپات کردوتەوە. چەند ڕۆژ لەمەوبەر لە گۆڕستانی باغی ڕێزوانی شاری مەهاباد زۆربەی ئەو بەردە سەر قەبرانەی کە بە زمانی کوردی لەسەریان نووسرا بوو پەیوەندیان بە کەسایەتیە ناودارەکانی کوردەوە بووە تێک دراون. شکاندنی بەردی سەرقەبر لە ئێران شوێن پەنجەی حکوومەتی ئیسلامی و بەکرێگیراوان و کۆنەپەرستانی سەربەوانی پێوەیە. شکاندنی بەردی سەرقەبری بەهاییەکان، هونەرمەندان، چەپ و کۆمونیستەکان، تێکدانی گڵکۆی گیانبەخت کردوانی خاوەران، هەر هەمویان بە بەشداری و دەخاڵەتی ڕاستەوخۆی ئەرازل و ئەو باشی سەر بە کۆماری ئیسلامی ئەنجام دراوە. ورمێ شار و هێمای ژیانی هاوبەشی دین و مەسەب و نەتەوە جۆرا و جۆرەکان بووە و لە ئێستادا ڕژیم و کۆنەپەرستانی مەحەلی لە هاو ئاهەنگی لەگەڵ یەکتر وەها ئەزمونێکی ژیانی هاوبەشیان کردوتە ئامانج و بەهاندان و پەرەپێدانی توندوتیژی و هەڵاواردن دژ بە کوردە سونیەکان هەوڵ دەدەن قەیرانە ژینگەییەکانی دەریاچەی ورمێ بێلیاقەتی و داماوی خۆیان لە ئازدابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی شاری ورمێ بشارنەوە. ڕژیمی پاشایەتی پێشوو بە ئەنقەست و بە بەرنامە بەشێکی گەورەی لە شارەکانی کوردستانی خستە ناو ئازەربایجانی غەربیەوە. ئەم سیاسەتە بیانوویەکی دایە دەستی ناسیۆناڵ شۆوینیستەکانی تورک تا بە هاوئاهەنگی و هاوکاری لەگەڵ ڕژیمی ئیسلامی و پانتۆرکیستە توندڕەوەکانی کاریگەری وەرگرتوو لە ڕەگەزپەرستانی تورک لە تورکیە و وڵاتی ئازەربایجان و بە بەکارهێنانی ئاخوندی کۆنەپەرست و جەنایەتکاری وەک مەلا حەسەنی و هەروەها نوێنەرانی قیزەوەن و خۆفرۆشی مەجلیس تەپڵی شەڕ و دوژمنایەتی نەتەوەیی و ئاینی بووکتن. دژمنی هاوبەشی خەڵکی کورد و تورک ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و ناسیۆنالیسمی توندڕە و شەڕەنگیزە بە هەر ناو و نیشانێکەوە. لەو نێوەدا کۆنەپەرستانی مەحەلیش لە پێناو بەرژەوەندی و قازانجی خۆیان و بنەماڵەکانیان ناکۆکی و دژمنایەتی نەتەوەیی، ئاینی، عەقیدەتی و زمانی پەرەپێدەدەن. سیاسەتی کۆنەپەرستانە و نابەرپرسانەی حکوومەتی ئیسلامی بۆتە هۆی وشکبوونی بەشێکی بەرین لە دەریاچەی ورمەکە دەتوانێت ببێتە کارەساتێکی جددی بۆ خەڵکی ناوچەکە. بێجگە لە وشکبوونی بەشێکی زۆر لە دەریاچەی ورمێ و لە ناوچوونی بوونەوەر و باڵندەی بێ ئەژمار، با و تۆفان دەتوانن میلیۆنان تۆن خوێ بۆ بەشێکی بەرین لە ناوچەکە بگوازنەوە و ورمەی سەرسەوز و جوان بکەنە شارێکی بیابانی شۆرەکات. ڕێک لە وەها بارودۆخێکی هەستیار و کارەساتباردا پەرەپێدانی ناکۆکی نێوان شیعە و سونی، کورد و تورک لەلایەن حکوومەتی ئیسلامی و کۆنەپەرستان و ڕەگەزپەرستانی ناوخۆیی و ناوچەکە کایەیەکی سیاسی و پیلانگێڕیەکی ڕەزیلانە و جەنایەتکارانەیە دشت بە گشت خەڵکی ناوچەکە و ئێران. خەڵکی خەباتکاری ئازەربایجان و کوردستان، خەڵکی ئەرمەنی و باقی کەمینەکانی دانیشتووی ئازەربایجانی غەربی گەلێک بەرژەوەندی هاوبەشیان هەیە و لە ڕابردوودا بە دەیان جار دژ بە دیکتاتۆری کۆنەپەرستی یەکگرتوو بوونە و لە یەکڕیزیدا خەباتیان کردووە. پەرەپێدان بە جیاوازی نەتەوەیی زمانی، مەزهەبی و دینی لەلایەن هەر کەس جاریان حیزب و حکوومەتێکەوە بێت بابەتێکی یەکجار ڕەزیلانە و کۆنەپەرستانەیە و پێویستە بە هەموو تواناوە بەری پێبگیرێت. کرێکاران، زەحمەتکێشان، خەڵکی شەریف و خەباتکاری کوردستان و ئازەربایجان دەتوانن و پێویستە
یەکگرتووانە لە پەنای یەکترین دژ بە ڕژیمی تاڵەبانی تاران و دژ بە گشت کۆنەپەرستانی ناوخۆیی و ناوچەیی کە ناکۆکی مەسحەبی و نەتەوەیی پەرە پێدەدەن خەبات بکەن و بە هەموو خەڵکی ناوچەکە و جیهانی نیشان بدەن کە لە ورمێ نەغەدە و باقی شار و گوندە هاوبەشەکان بەردەوام خەڵک دەتوانن لە پەنای یەکترین بە ئاشتی و ڕێز و مافی بەرابەرەوە بژین. کۆماری ئیسلامی کە نوقمی قەیرانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری و نێونەتەوەیە هەوڵ دەدات لە ڕێگەی بەڕێوەبردننی سیاسەتی ناکۆکینانەوە و هەڵاواردن بە هەندانی بەشێک لە خەڵک دژ بە یەکترین هەر ئەو سیاسەتانەی کە پێیگیرانە لە سووریا، عێراق، لوبنان، یەمەن، ئەفغانستان و وڵاتانی تر بەکاری هێنا و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شەڕی ناوخۆیی لە وڵاتە بوو لە ناوچە کورد و تورکنشینەکانیش بەکاریان بێنێت و درێژە بەم کردەوە جەنایەتکارانەیە بدات. پێویستە ئەم پیلانگێڕی و هەوڵەی ڕژیمی ئیسلامی و کۆنەپەرستانی ناوخۆیی و ناوچەیی لە پەرەپێدان بە ناکۆکی نەتەوەیی و ئاینی لە شارەکانی وەک ورمێ و نەغەدا بە جددی وەربگیرێت و بە وشیارکردنەوە و هێنانە مەیدانی مرۆڤ و ڕەوتە شەریف و ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکانی ئازەربایجان و کوردستان ئەم پیلانگێڕیە مەترسیدارەی ڕژیم پوچەڵ بکرێتەوە.